قالك بخير بين جاردن بناوا برنامج خو برنامج مايك خليك تماشا وان نجا توار ايرو وكو همو خود بانك روجن جمعين بوري توارك فكريه دنوا في تواريدا توی بینر بابتی دست نشاند که هر سرنج هر بابتک هبه هر پرزگیری که هبه کتو بخوازی لسر آخفنه بکه لجمتا گرینگ به فرمو پیوندی بکه دنوا برنامه خدا او سرنجا خو نشان بده تواری امروی برنامه ایوا برنامه مایک خلق تواری کی کراویا هر بابت و سرنج که پید باج به قصه لسرکی فرمو پیوندی بکه او سرنج کانی خو نشان بده کواتا ایوا بابت دست نشانه کن هر ایواش قصه خودان اکن دوی امنا برلیره من لخدمت ایوا دام لگلم بن جاردن صلاف تماشاوان نجا بابت ایرو انگو تواری ایرو یه برنامه و برنامه مایک خلق تواری که فکریه هونجی دکارن لسر هر بابت که هر پیشنیارا کو سرنجک کو و پی باش به تبینا و برنامه بنو سرنج خوان نشان بدن لهر جیه که به تایبتی له ولیر دوی که ولا مصله هند کارن برای اجماع تلفن کورک تلکوم کل سر اکراننا پیوندی ما بکن هر وار لسر تورا کومالاتی facebook.com/nalia tv هند کارن سرنجین خو نشان بدن ام جی لور با دخینه برچاف یکم پیوندیش من خوشی لشاری سلیمانی باش کاکا ام کاتو باش دەستخۆشی تەوەرەکەوتەکەم زۆر سپاس ماوەیە پێش ئێستا باسی بڕوانامی ساختتان کرد زۆر حەزمە کرد پەیوەندیتان پێ بکەم بەڵام بەداخەوە کاتە بۆم وەرنەگیرە ئەمەوێ ئێستا لەسەرەوە چەند قسەیەکەم بەڵێ فەرموو ئەوانەی کە بڕوانامی ساختیان هەیە بەنسبەت ئەوانەی کە لە لادێ بوون کاتی خۆی کە حزبی بەعث لادێکانی شێوان هاتنە خوارەوە بەعزێکیان سجیلەکانیان سوتا بوو ئەیان وت ئێمە شەهادەی بەرزمان هەیە و سجیلەکەمان سوتاوە بەڵام بەداخەوە نە شەهادەیشیان بوو نە هیچ شتێ ئێستا بە بۆنەی ئەو کاتەوە هەمووشیان تاعین بوون و شەهادەی بەرزیان بۆ دەرهێنراوە بەنسبەت ئەم پێشمەرگەی شاخیشەوە نازان من کاتی زوو کە من مناڵ بووم لەگەڵ دایکمە ئەڕۆشتینە دەرەوە ئەو نە ئافرەتم نابینی لە دەرەوە کە ئێستا هەمووی موچەیەک وەرەگرێ بەبێ هیچ شتێکیش بێ ئەوەی هەر شاخیشیان بینی بێ نازام حکومت بۆ ئەمە ناکە هەیە موالیدی حەشتاکانە وەریەگرێ ئەوەڵێ لە شەستەکانەوە وەرەگیرێ بەڵام ئێستا هەیە بە تەسکەرەی تەزویرەوە تەسکەرەی دەرهێناوە و موچێژ وەرەگرێت یعنی خۆشی خان پێت وایە ئەوانەیە کە تۆڵێ لە تەمەنی توانە پێت وایە ئەوانەیە کە لە دەرەوە کە ئێستا لە دەم و دەستگاکانی حکوومەت موچە وەرەگرن و داوامەکەن پێت وایە ئەوانە لە چه ئاراستەیەکە لەو ناوچانان ئەو بڕوانەمای ئەوان هێنا تو ئەتەوێ بڵێ چی فەرموو نا بڕوانامەیان نییە کە ئێستا بۆیان دەرهێنراوە ئەگەر کەسێکیان ناسی بێت مامۆستایە شتێ برجانە بۆ شادە و توێتی ئەمە تەلەبەی من بۆ هیچ ئەسڵ و ئەساسیشی نییە و پەیوەندی بەو کاتەیشەوە نەبووە کە ئەوان تەلەبە بوون ئێستا شادیشیان نیە بەنسبەتەوانەی کە پێشمەرگەی شاخن هەمووی تەسکەرەیەکی تەزویریان دەرهێنا و مەعاشی زۆرەگرن و هەیشە هەر ئەسڵەن پێویستی بەو پارە نییە بەڵامەڵێ پێم ناخۆشە حکومەت بیخوا ئەمەوێ وەریگرم خۆزگەم حکومەت بە دواداچی و نییە کرد بەوە کێشانە بەڵێ ماڵبەندمان لەگەلە لە خەلەکانەوە بەڵێ کای ماڵبەند چاوی گشت کارمەندانی کەناڵی ئینارتی ماز دەکەم لە خەرەکانەوە چاکەوەی من دەمەوێت باسی خاڵێکی سەرەکی بکەم کە دەمەوێت بەرنامەیەکی جەنابتان لەسەر دابەزێن بەڵێ فەرموو ئەویش ئەوەیە بەڕاستی فێڵم یەکێک لە خاڵک بێگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە زیادکردنی بڵێن پێشینەی خانوبەرە بوو کە کرا 10 میلیۆن بەڕاستی و هەنگاوێکی زۆر باش و زۆر سەرکەوتوو بوو بەڵام بەداخەوە لەگەڵ بڕیاری کەدای دوا ئەوەی لەگە بڕیاردانەکەی پێش ئەوە بڵێن ئەوەشی دا کە 7500 دلار کە بدا بۆ هاوڵاتیانە کە لە گوندەکان خان و دروست بکە بەڵام بەداخەوە تاکو ئێستا هیچ کەسە گۆری نەگرتووە هیچ سەرودەنگێک نیە هیوادارم بە دوواداسوونی بۆ بکرێەوە هەروەها پێم خۆشە جەنابیشتم چۆن هەموو کاتێک بەڕاستی فێڵم دێت لەگەی کێشەکاندا هاوکاری خەڵکین پێم خۆشە ئەوەش بور و ژێر و پێم خۆشە بەرنامێکی لەسەردا بنێن دەستخۆشی لێ دەکەم سپاس کاک ماڵبەند بێگومان پێشنیارێکە لە بەرچاو وەرەگرین حەمید لەوە لێرەوە لەگەڵمانە کاک حەمید ئەم کاتەوە باش ئەو کاتتان باش هەموو کاتێکتان باش سڵاو لە بەڕێستان وەڵا من پێشنیارێکم هەبوو بەڕاستی سەرەتا یعنی زۆر ئێمە خەفەتبار بوون بە بەداخەوە دیارە پەیوەندی کاک حەمید پچرایی وەدارین دووبارە پەیوەندیمان پێوە بکاتەوە بڕیارمان لەگەلە لە بازیان کاک بڕیار دیارە پەیوەندی کایکی بڕیاریش پچرا عەبدوڵڵا لە شاری سلێمانیەوە بەڵێ کاک عەبدوڵڵام کاتەوە باش برنامە جوانە
بەڵێ سپاس قوربان جا من بەنسبەت خانووەکانی وڵوبەوە بەڵێ کاتی خۆی کاتی هەڵبژاردنەکان ئەگەر لە ڕێگەی ئەم بەرنامە پیرۆزەیەوە ینی بیان بەگوێی بەرپرسانی حکوومەتە بەڵێ وعد وابوو خودی دکتۆر بەرهەم خۆی ئەو بە ڕێزە هاتەوێ کۆبوونەوەی پێکردین لەبەر ئەوەی هەندێک لە خانووەکان تاپۆ کرا وعدیە بەڵام باقیەکەی کەیماوە ئێستا ئەو خەڵگانەی کە ئەیانەوێت دەستکاری بکەن سوودمەند نین لەو بەڵێ کاک عەبدوڵڵا خانووانەی کە ماون تاپۆ نەکراون هویەکەی چییە؟ والله قوربان نازانم ئەوە حکوومەت ئەیزانێ بە حساب ئەڵێن ئەرزی کابرایەکی کەیە و هێشتا کابرا ئیخداری بۆ مەبەستەوە بە دووادا چونتان کردووە لە دەم و دەستگا فەرمیەکان؟ بەڵێ جا حەزم کرد ئەگەر لە ڕێگەی ئەو بەرنامە پیرۆزەیەوە یعنی بیان بە دووادا چوونێکی بۆ بکەن بەرنامەیەکی لەسەر بکەن بەڕاستی کۆمەڵی خەڵکی هەژار یعنی هەژارترین کەس خەڵکی وڵوبەیە. بەڵێ کاک عەبدوڵڵا سەرنجەکەت گەیشت سامانمان لەگەلە لە هەڵەبجەوە. بەڵێ کاک سامان. ئەلو چۆنی برا؟ زۆر سوپاس. وڵا دەربارەی معاشی هێزی پێشمەرگەمەوە چەند قسەیەکەم تقریبەنەوە مانگێک و دەشەوە دواکەوتو معاشی هێزی پێشمەرگە جای ئەوەش جاری پێشووک وازام جەباریاوەرتان هاوردە سەر شاشەی تەلەڤیزیۆن هاو بەشان و قۆڵی هێزی پێشمەرگا ئەو سەری گیرفانی خۆیەکە سەری گیرفانی معاشی سەری گیرفانی پێشمەرگە ناکات جا من لێرەوە من بە کاک جەباریاوەرە لەمی تر جارێکی تر ئەو لێدوانانە نەدا دەربارەی هێزی پێشمەرگە و معاشی پێشمەرگە ئەو دانیشتێکی خۆی کە دانیشە لەسەر مێز میوان بانگکات و لەوە چێت تەکلیفی بەڵێ کای سامان هویەکەی چییە معاشیە وەکو هێزی پێشمەرگی کوردستان وەکو تۆ لێ تا ئێستا نەدراوە هویەکەی چیەوە هویەکەزان کاک جەباریاوەرە زانێت کە دانیشێت بۆیە لەسەرێک شەو درۆی بۆیە کە ناسراوە بە سعی سعاف ببورە کاک سامان پێمان باش نییە ئێوە پێمان باشە سەرنجەکانی خۆتان بگەن بەڵام چارچەیەکی منطقیە ڕێزمان هەیە بۆ هەموو تاکەکانی ئەم کۆمەڵگە هەموو بەرپرسەکانی وادارین کە سەرنجەکانی خۆتان بگەێنن لە چارچەیەک دێک کە بەرپرسێکە خوشکە جێ لێ بێ سەرنجەکانی وەربگرێ نازممان لەگەلە لە خەلیفانەوە کاک نازمان کاتەوە باش کاتت باش چۆنی باشی زۆر سپاس من ناوم نازمە لە غەلیفان زەحمەت هەیە بەنسبەت شتێک ئەوەیە ئەو نظام قەزی بچووک ئەوان لە حکومەتی هەرێمی کوردستان دەرچەوە بڕیارە لەوە هەموو خەرج بوو ئەوەی قەزی بچووک ئەوانە ئەمە لە غەریفان لە سوران ناومانویستیا کە تویتشمان کردیا هەتا ئێستا یەک کەس وەری نەگەتێزیات لە سێ مانگا و شەمان کردیا ینی تا ئێستا ئەو پێدانی قەرزی بچووکێ تا ئێستا لە خەلیفان میکانیزمی جێبەجێکردنی ئەم بڕیارە چوونە چۆن بەڕێوەچێت بریارەکەوێت تا ئێستا هەموو ڕۆژ زەمان بەندەمانهێن ڕۆژێک کە فیلم ڕۆژێک شاید مختار بێ نەزانم چبینە لە سەردەری کۆمەلایەتی هەموو ڕۆژەکان دەچین ڕۆژێک لەبەر هەوکارێک بمان دێن ئەوڕۆ فەژە دێن سبای ڕۆژێک دێن دووس بێت تا ئێستا یەک کەس لەم شتا یەک لەمە ئەوانە نەبووە لەو بریارە حکومەتی هەرێمی کوردستان بەڵێ محەممەد لە شاری سلێمانیەوە لە گەلمانە بەڵێ کاک محەممەد کاک محەممەد جان بەڵێ فەرموو چۆنی کاگە کارجان زۆر سپاس ئەم کاتە باش هەموو کاتێکی جەنابەت فەرموو ئەمڕۆ حەزەکەم باسی بابەتێ بکەم لەوە چێ زۆرینەی خەڵک ئەم شتیان هەبێ وەکو کێشەیەک بەڵێ فەرموو ئەویش مەوزوعی هاوبەشیکردنە لە مۆلیدە ئەهلیەکانە ئەوەی کەوا ئمڕۆ بازەکرێت جێگەی سوپاسەکە کارەبا باشبوونێکی بەخۆیەوە بینیوە و سەعاتی زۆرکردن بووە بەڵام بەلامانەوە سەیرە ئێستا خاوەن مۆلیدەکان ئەو پارێ ئەسەنن لە خەڵک هەرچەندەکەوا سەعاتێکیش کارەبایان نایەوە بە هاوبەشەکانیان یعنی ئەمە ئیتر ئەوە ئەگەیەنێکەوە ئێمە لە ئەبینین لە ناو دایرەی کارەبای سلەیمانیە هەنێک کەس هەیە مەسلحەتی پارێزراوە یعنی ئێمە ئەم پرسیارە ئەکەین لە دایرەی کارەبا ئەبێ خەڵکێکی سڤیلی بێ دەرامەت گوناحی چی بێ کە زەریبەی ئەوە بات کە تەمینی قازان یا زەرەی مۆلیدە بکە بەڕاستی ئەمە شتێکە ئەگەر ئێمە هەر کارەبای ڕئیسی پارەکەش بین و مۆلیدەش بەبێەوەی کەوا بەڵێ کای محەممەد کەواتە وەکو تواڵی کارەبای ڕئیسی یان کارەبای نیشتیمانی باش بووە و مۆلیدە ئەهلیەکانیش هەر ئەو وەکو جاران پارە لە وڵاتی وەرەگرن نییە بەڵام ئەو پارەی کە لە دەستن مادەم هەڵی ناکەن بڕوا بێ کاک هەکار یعنی بە 2 سعات بە 3 سعات کارەبا نەبووە لوجنەیەک نییە متابعی ئەوانە بکە کەوا بزان کارەبا ئەیەن معنای ئەوەی تر ئێمە لە دڵڕاوچیا بین ئەمە بین ئەم پارێ بۆ ئەوەیە گەر ڕۆژێک کارەباوەکو خۆی دەهاتەوە
کەوە معنایەوەیە هیچ ئەمەدێکمان بە چاکبوونی ئەم وڵاتە نییە، هیچ ئەمەدێکمان بەوە نییە. مۆلیدەی ئەهلی کە تۆ پارەیە ئەی ئەمە هەروەکو سەرانەی. بەڵێ کاک محەممەد، بەڵێ سەرنجەکانت گەیشتن. مامۆستا سارامان لەگەلە لە کۆیە ئەم کاتەوە باش. مامۆستا سارا هەموو کاتێکی جەنابەت فەرموو. بێ زەحمەت من بەڵێ تا ئێستا ئەم 150,000 دیار نییە، دەدرێ نادرێ. باشە ئێمەش هەروەکو مامۆستایان عێراقمان هەر مامۆستاین. من مامۆستایەکی ئیجازەم 430,000 معاشە. بزانم 430,000 بەشی چ دەکات. تا ئێستا بەرپرسەکان لە مامۆستایان ناکۆڵنەوە ئایا ئەو موتیان بەش دەکات بەش ناکات. هۆیەکەی چییە؟ وەکو تو بزانی هۆیەکەی چییە بۆ لە عێراق ئەم متێوەرەگرن لێرە وەرناگرن؟ هەمووی بەدیاوە 150,000 دەدرێت نادرێ وەکو مامۆستانی عێراق یەکسان دەکرێت یەکسان ناکرێت لە مانجینەوە دەدرێت لە بانجێکەوە یان نادرێت بەش ناکە. باشە بۆ پارەیان بەش ناکە ینی تاکەی ئەم پارە چی لێەکەن؟ بەڵێ دادکام وایە بیگەێنە بەرپرسەکان لە موتەی مامۆستایانیش بکۆڵنەوە. بەڕاستی ئەو مامۆستایانی بە تایبەتی لە 2005ەوە دامەزراون موتەکەیان زۆر کەمە. بەڵێ مامۆستا هیوامە لەگەلە لە شاری سلێمانی. بەڵێ مامۆستا ئەم کاتەوە باش هەموو کاتێکی جەنابەت. تاش کاکە کار زۆر سپاس. باشی زۆر سپاس مەمنون. کاکە کار ئەمەوێت لەسەر دوو بابەت قسە بکەم. وەڵا ئەگەر هەر ببووە بەرنامەی خاصی بۆ کرایە هەت کامیشان بێ لەسەر. بەڵێ فەرموو. یەکیان لەسەر مۆلیدەکانە پارەی مۆلیدەیە کە ئێستا یانیەوە مانگێک زیاترە بڵێن مۆلیدەیشی نەکردووە، بەڵام مانگی پێشوش خەڵک پارەیە هەر بۆ ئەم پێرێک 2,000 ئەم ڕۆژ ئەمە 1-2 ڕۆژە دیسانەوە هەر ئەگەڕێنەوە بۆ پارەی مۆلیدە لە خەڵەوەرن بێ ئەوەی مۆلیدە ئیشیش بکات. ئەوە لەسەر بابەتیشانەوە ئەوەی تریشان لەسەر ئەو تعدیلی موچەی کە بۆ هەموو فەرمانبەران و مامۆستایان کرا کاتی خۆی وا باس کرا کە ئەوەی هەتاکو کۆتایی 2003 تاو کاتە بڵێن شمولی هەمووی ئەکردانی لە 2003 بەرەو خوارەوە 2002 ئەوە کەچی بەوەی کە تعدیل کرا زۆر کەسی لێ بەش کرا ئیسtisnایەکی زۆریان کرد بۆ خەڵک. ئیتر نازانم ئەمە ینی کەچی مبەرڕێکی زۆر ناماقول تێنێ ئەمە لەو کاتێ ئەوە نەبوویت و بێ ئەوەی ینی ئەو کاتە جوانە بوو. هیوادارم ئەگەر بکرایە بەرنامەی خاصی لەسەر بکرایە لەسەر هەر بابەت. بەڵێ مامۆستاییوە سەرنجەکانت گەیشتن. سوپاس. ڕێبازمان لەگەلە لە ڕانیە. بەڵێ کاک ڕێباز. کاکە جان هێوارەت باش. هێوارەی جەنابیشت. باش بە قوربان. زۆر سوپاس. فەرموو. پێم خۆش بوو بەرنامەیەک لەسەر ئەو بابەتی زەوی وەرگرتن بۆ پێشمەرگە. بەڵێ من کە بوومە پێشمەرگە ئەو کاتە تەمەنیان وەرنەگرتووە شمولت دەکا دەبێ پێشمەرگەیان نا تەمەنم ئەو کاتە 4 ساڵ بوو کە وازم لە مەکتەب پێ نابوومە پێشمەرگە. ئیمڕۆ خێزاندارم سەعاتی 3 مناڵم کرێتی ماڵێ عەرزە 20 خاڵمەیە ئەڵێ شمولت ناکا بۆ شمولت ناکا موالیدت مناڵ بووە بۆیە ئێستا قەرارەکە گۆڕاوە. ئەی ئەو کاتەکە دازانی مناڵم بۆ وەریان نەگرت. بەڵێ کاک ڕێباز سەرنجەکان گەیشتن. حەسەنمان لەگەلە لە شاری کەرکووکەوە. کاک حەسەن ئەم کاتەوە باش. کاک عەدنان باشی زۆر سپاس. بەڵێ عەدنان سالی لە شاری کەرکووکەوە. بەڵێ خۆشحاڵین کاک عەدنان فەرموو. طبعا لەگەر ڕێز و حرمەتم بۆ هەموو داواکارەکانی گەلی کوردستان حەقی خۆیان ئەگە داوا بکەن لە حکومەتی یاریێمی کوردستان داواکارەکانم پێویستە جێبەجێ بێت. بەڵام ئێمە لێرەیە شتێکی زۆر گرنگ هەیە ئەوش ئێستاکە کە لەلایەنی حکوومەتی مالیکیەوە داوایەکە کە گوایە ئاڵای کوردستان لە شوێنە ناوچە دابراوەکان داگیریە. من لێرە واڵێم ئەوەی کە ئەو بڕیارەی دەرکردووە لەگەر ڕێز ناڵێم ئەو لەگەر ڕێزم بۆ ئاڵاکە ئەوەی ئەو بڕیاری دەرکردەوە با سەری بدا لە قەندیل و ئەزمەر با پێویستە لەسەر هەموو ڕێکخراوە دیموکراتیەکان لەسەر هەموو ڕێکخراوە پیشەیەکان بعد خۆپیشاندان بکەن دژی ئەو بڕیارە پێم وایە زەرورترە نەک لە هەندێک بڕیاری تر کە ئەویش حەقی خۆیان کە جەماوەرداوایەکە. دا بۆیە من لێرەوە لە شاری کەرکووڵێم داواکارم ئێمە زیاتر خاڵەکانمان داواکارەکانمان زیاتر لە بەغا داوا بکەین ئەگەر بە هەر شێوەیەک بێ چونکە ئێمە کەواتە کاکەدنان وەکو توالێ پێویستە کۆمەلگای مەدەنیش پێویستە خەڵکیش ڕەتفعیلیان هەبێ بۆ ئەم جۆرە هەڵویستانە کە بە تایبەتی لەسەر ئاڵا کە بێگومان ئاڵا قوسیەتی خۆی لە هەی هەر نەتەوەیەکەیە داگیر ئەم بڕیاری داگرتنی ئاڵا لە هەر شوێنێک بە تایبەتی کە وڵاتی خۆت بێ ئەمە بێگومان
شتی شاراوی زۆر کاریگەری خراپ لە پشتەوەیە پێت وایە لەم نێوەندەدا بڕیارە جادەی کوردستانی لەو قەرارە گرنگەدا لەو هەڵویستە گرنگێدا پێویستە چاڵویستێکیان بێ بۆ پشتیکردن بۆ نوێنەرەکانی خۆیان بەڵێ من نەزانیم مەبەستم لێ بۆچی کاتێکە چی دەبەغا چیتە خوارەوەی بەغا ئاڵای ڕەش و ئاڵای سوور و ئاڵای دیکتێ پێیان ئەڵێ مەزهەبیە بەڵام ئێمە ئاڵاکەمان مەزهەبی نییە ئاڵاکەمان ئاڵای نەتەوەیەکی چوارپارچەیە جا بۆیە داوە لە هەموو ڕێکخراوەکان نەک ڕێکخراوەکان دەستی سەرکردەکانی کورد ئەگوشم داوا ئەەکەم کە ئەمە تەبایی و برایەتی و چەند زیاتر بکەین هێشتا کەمە ئێمە پێویستیمان بۆ زیاترەیە بە هەموو حیزبەکان نەڵێم بەڵێ کاکیان سەرنجەکان گەیشتن بەڵێ حەسەن ماڵەگەلە لە کەرکووکەوە بەڵێ کاک حەسەن بەڵێ فەرموو باشتر بۆ جەنابەت حەسەن لە سوڕانەوە بەڵێ کاک حەسەن ببوورە بەڵێ جێم لێتە کاک حەسەن کەرەم کە دەربارەی پێشمەرگەی کاکە بەڵێ کاکە ومان 14 ڕۆژ بەسەرچوویە هێشتا مەحاچ پێشمەرگەی نهاتیە هۆیەکەی چییە بوو ناتوە تا ئێستا نازانم وەلا هۆکەی چییە ئەی لایەنە پەیوەندیدارەکان فەرماندەیەکان وەزارەتی پێشمەرگێکی بێەوە لێ ئاڵێ هۆیەکان چییە بوو تا ئێستا موچەیەوە ناتوە لە بانکەکان بارەنەما لە بانکەکان نازانم هۆکەی چییە هیواداری شوێنە پەیوەنددارەکان جێ لە سەرنجەکانت بێت و هۆیەکانیش دەستنیشان بکرێ بەرێزادە بە دوواداچوونەکەین لەکوێن دەستخۆشی لێکەین پێشنیارەکەت گەیشت کاک حەسەن بەڵێ تەماشاوانە نێژا بابەت ئێمەی ڕانکۆ تەوەری ڕوێ بەرنامە مایکە خەڵی تەوەرێکی فکریە لەسەر هەر بابەتێکێ و هەر پرزگرێکێکی و هەر سەرنجێکێک و هەبە هەم بخوازن لەسەر باغڤن ئان سەرنجین خۆ بگەینن دکارن تەوی ناوا بەرنامەی بن و سەرنج و پێشنیارین خوا لە دوورەیەکی ڕابگەینن بەڵێ دیارە سەر تۆڕە کۆمەڵەتی چەند پێشنیارێک بمە هاتنە ژوانە پشتیوان ئەحمەدەڵێ دەمەوێت توزێ قسە بکەم لەسەر پەروەردەی هەڵەبجە کە گەرنگی نادات بەدانانی مامۆسای پسپۆر لە زۆربەی خوێندنگەکان و لەگەڵ ئەوەشدا هەندێک بینای خوێندنگە کراوەتەوە لە خوێندنگەکاندا کە ئەو مەکتەبانە دەباتە ئەو بینانەوە کە خوێندکارانیان کەمە بە پێچەوانەوە خوێندەگەیانە نابەتەوە بینا نوێیانەوە کە خوێندکاریان زۆرە ئەیادمان لەگەلە لە کۆیە بەلە کاکەیات باشی وەڕێزم زۆر سپاس دەستخۆشی بەرنامەکە لێکم زۆر سپاس کاکەیات بەڕێزی دوو پرسیارم هەبوو لە بەڕێزت فەرمۆ ئەگەعازیت نەبێ ماشی پێشمەرگەی مەڵبەند و کۆمیلەکانەوە بۆ 45ەوە چێتا ئێستا ماشمان نهاتووە ئەوە یەکیان دواگەوتنی معاشمان دووەمیشیان هەتا ئێستا لەگەڵدا بێ ئێمە هیچ بوونێکمان نییە بە ناوی وەزارەتەوە یاخود بە ناوی فەرماندەی گشتیەوە بەس موچەما 300,000 دینارە و خلاص بەڵێ کاکە بێگومانەوە چەندین پێشمەرگی تریش لە سۆڕان و ئەبزانمە لە هەڵەبجەشەوە پەیوەندیان کرد گلەی ئەوان هەبووە کە تا ئێستا موچەکان ناتوە هیوادارین شوێنە پەیوەنددارەکان جێ لە سەرنجەکانیەوە بێ وەکو پێویستیش بەرسەویان هەبێ بۆیەوە ڕێبینمان لەگەرە لە شاری سلێمانی کاکرێبینم کاتەوە باشی برا گەورەکەم زۆر سپاس قوربانە بم وەڵامێ لەسەر مۆزوعی پێشمەرگە قسەکەم بەڵێ ئەو پێشمەرگانی کە ئێستا لە خانەقین بەرگری لە داگرتنی ئەو ئاڵایە ئەکەن کە ئێسەوەتان لەوێن لە ئەرکان ئەو پێشمەرگانە موچەکەیان زۆرەکەکەمە یعنی قسە هەیەوە حەق لەسەرەوەکەن بەڕاستی پێشمەرگە زۆر هیلاکە زۆرەکە بەڕاستی غەدری لێکرێ حەق بەڕاستی ئەو بەرنامێکی تایبەت بۆدانن ڕاستە و شەو کاکجەبارتان هێناوە کۆمەڵی قسەی کردو لەسەرەوە بەڵام ئەو پێشمەرگەی لە واجبایە و لە ئەرکایە و مستحقە بەڕاستی هیچی بۆ نەکراوە ئێمەش دەزانین پێشمەرگەی لا دیوار هەیە بەس با پاک و پیسێکی لێکەن بە ئەو پێشمەرگەی کە لە ئەرکایە و هیلاکە ئەو پێشمەرگەی کە ئەیبەن بۆ کەرکوو گەڵێن عەرەبە شۆڤێنەکانی لێ ئەو پێشمەرگەی کە ئەیبەن بۆ خانەخین و جەدەولا هەر ئەو پێشمەرگانە لە ئەرکان مەعاشەکان بەڕاستی زۆرەکە کەمە بەڵێ کاگرێبین ئەگەر تۆ بینەری بەرنامەیەمەت بی چەندین بەرنامە چەندین تاوەرمان تەرخان کردووە تایبەت لەسەر پرسی پێشمەرگە لەسەر کێشەکانی پێشمەرگە لەسەر کەمی موچەی پێشمەرگە چونیەتی خزمەتکردنی پێشمەرگە هیوادارین لە ئێستاشدا کەەوە چەندین پەیوەندی ها تایبەت بە پێشمەرگەشنە پەیوەنددارەکان جێلەوە بێ بێگومان گیان ڕاستەکەی لەگەڵتان بەڵام ئەو ئەڵێ ئێمە ئەمانەی پێشمەرگەیەک بێ لە چوارچەوەی لیوا تەشکیلکراوەکان هاوێ پێشمەرگەیەکی متەزم و بڵێ هینمانەیە بەڵام من پێ دەڵێم ئەوەی کە چووە بۆ ئەوێ لە خانەقینە هێزەکانی پشتیوانی دووەمە
هێزێکی تشکیل کراوە هێزێکی نێظامی ینی هێزێکە لە هیچی کەم نییە یعنی حکوومەت ئێرەمە بێ شانازی بۆ هێزەوەکە بەڵام ئەو هێزە لە ئێساە کەمتری موچەشی هەیە ینی تۆ ناشتوانی قسەکەی بڵێ کاکە بۆ ئەم معاشم کەمە بەڵێ کاکرێبین سەرنجەکان گەیشتن بەڵێ محمودمان لەگەرە لە شاری هەولێرەوە بەڵێ کاک محمود باشتر فەرموو سەرنجەکانت من وەکو قوتابیەکی ئامادەی پیشی بەڵێ ئامادەی پیشەسازی وەسارەزەب بەڵێ ئێستا وەزارەتی پەروەردە هیچ بەڵێ بەڵێ جێملێتە فەرموو هیچ لایەنێک ئاوەڕمان لێ ناداتەوە چەند کێشەمان هەیە لە ئامادەی پیشەسازی وەسارەزەب کێشەکانتان چییە کێشەکانتان لە ڕووی خزمەتگوزاریەوە ئەن لە ڕووی پرۆسی پەروەردەوە لە چی ئاڕاستەیەکە بڵێ وەکو بەشی سازکەرەوە هیچ مەوادێکمان نیە کەلوپەل کەسێک شەتاس ئاور لە قوتابی پیشەیی ناداتەوە بە هیچ شێوێ هۆیەکان چییە بۆ ئاور لێ ناداتەوە من 3 ساڵ لە سازە بیان پۆلی شەشەم تا هیچ کەسێک ئاور ناداتەوە نەزان بوو بەڵێ بەڵێوەدارین شوێنە پەیوەندەرەکان جێ لە سەرنجەکانی تۆ بێ ڕزگارمان لەگەلە لە کەرکووکەوە کاک ڕزگارم کاتەوە باش بەڵێ هەموو کاتێکی فەرموو کاکە دەستخۆشی لەو تەوەرە جوانەدانەکەم و تەوەرە کراوەیە ڕاستەکەی سەبارەت بە کەرکووک قساکەم مەسی هیوادارم گوێمان لێگریت و پەیوەندەکەمان دانەخەی سەبارەت بە خزمەتانە فەرموو خزمەتەوە سەبارەت بەم پارێزگارە تازەی کەرکوو وەکو خۆم دەستخۆشی لێ ئەەکەم لە هەموو بوارەکاندا داواکاریم هەیە ئەو خەڵکە بێ کەس و بێ دەرامەتانی سەرجادا کاکورزێنەوە لە خەڵک شوێنی تایبەتیان بۆ دابنوێ وەڕێ لەو بێ دەرامەتانەی دەرەوەی کەرکووک بگرن نەیەڵن بێنە ناو شاری کەرکووک باوەڕی بێ خەڵکی بادینان و زێبار و ئیلامالانی هەی قەومیەتەکانی کە بەسەر شۆستە و شەقامەکانی کەرکووکە ڕژاون ئەکورزێنەوە جەداوەکاریم لە پارێزگاری خۆشەویستی کەرکووک هەیە ڕاستەکەی لە بوارەکانە زۆر سەرکەوتووە هیوادارم ڕێ لەم شتە ناشتیانشکە پێشنیارێکی بچووشمێ ئەگەر دێمی قوبوڵکەی بەرچاوی خەم بەڵێ کاکە ڕزگار فەرموو بەڵێ پێشنیارەکەت پەیوەندێکی پچڕە بەدەخەوە سیروانمان لەگەلە لە شاری سلێمانیەوە کاک سیروان ئەم کاتەوە باش بەڵێ ئەم کاتەوە باش کاکە هەموو کاتێکی وڵایەت بە نسبەت ئاڵای کوردستانەوە بەڕاستی ئەو کاکە عەدنان قسەی کرد بەنسبەتی ئاڵای کوردستان لە دامودەستەکانی خانەقی نەداگیرێ من پێم وایە ئەوە قیادەی کوردی خۆی لێ بەدەنگە ئەی باشە کاک عەدنان ئەوە کۆیە ئەتوانێت بچێت لە کۆیە ئەی هەر مامۆستا بایزنەوە بوو بە ئاڵای کوردستانەوە بردیانە بەردەم ساڵە مەسەق و سامە نەجێفیوتیان ئەم کوردەمان بۆ دادگایکە ئەی باشە با کاک محەممەدی مەلا حەسەن ڕۆژی یەکشەمە بێتە دادگای تاوانەکانی کەلار ئەو سەبزانە ئاڵای کوردستان لە دادگای تاوانەکانی کەرکووک لە کەلار چی لێکرێ باشە کاک مەلا حەسەن ئەڵێ منی شیت بەڵام بەیشەوە من ڕازی نیم کە ئاڵای کوردستان لەسەر هیچ دامودەستەکانی حکوومەتی هێرەم داگیریان لە خانەقین بیان لە حەشوێن ناکۆگان لێ ئێمە دژی ئەو بڕیارێ چونکە ئەو ئاڵایە من پێم وایە ئەوە ئاڵای هینە خوێنە ئاڵای بەرخودانە ئاڵایەکە بەسەڵەت چەنەها شەیدی لە پێناوە درراوە من پێم باش نی حەقی وایە خەڵک بێتە سەر جادەکان کە خۆ پیشاندان کە بەس ئایا قیادەی کوردی بیر لەوە ناکاتەوە کەوا مامۆستایەک ئەبات ئەڵێ ئەمە مستەشارە و لە بەغا دادگایکە ئەی ئەمە ئالافرۆ بەڵێ کاک سیروان لە ئێستادا کە هەر شتێک بکرێ بەرپرسەرەتی ئەخەنە ڕووی ئەخەنە ڕوبەڕووی هەندێک بەرپرسانی سیاسی کورتەکەن پێت وایە لەم بریارانەدا ئەن لەم هەڵویستانەدا پێویستە جادەی کوردستانی خەڵکی کوردستان چاڵویستێکیان هەبێ بۆ ئەوی ئەم بریارانە پوچال بکرێنەوە بە تایبەت بە داگیرتنی ئاڵای کوردستان لە ناوچەی خانەقینی کە بەشێکە لە کوردستان بە پێی بەڵگەنامە دیر و مێژوویەکان بەڵێ وڵای من پێم وایە کاک هەکارجیان پێم وایە من پێشتر باسم کرد قایب قامی خانەقین بەڕێز کاک محەممەدی مەلا حەسەن ڕۆژی یەکشەمە لە دادگای کەلار لە دادگای کەرکووک ئامادە بزانە گەنجی کەرکووک گەنجەکان چی لێگرن لەو دادگای لە دادگایکی میلیشیای کەلکوو باڵکرا و بەڕاستیەکەی بڵێ بەوتەی خوشکەزای ئەزەدووری بڵێ خەڵک دادگای ئەکرێ باش ئەگەر بەوتەی خوشکەزای ئەزەدووری خەڵک دادگای ئەکرێ ئەبەت باسی ئاڵای چیەکەن يعني دوری براسي في خوش او على بشكيتوا يعني براسي من حسي نتوي جنجان بله كاك سيروان
سەرنجەکان گەیشتن دوایام ناوبەرە جارێکە دی لەسەر هەمان بابەت ئەنکۆ تەوەرێ بەکەریت خزمەتەمان بینەران دەگەلمە بن. بەڵێ لەسەر تووری کومەڵاتی سەرنج هاتووە ڕێباس حوسێن ئەڵێ دەبێت سەرکرداتی سیاسی کورد تێبگا لەم هەوڵەی مالێکی سەبارەتی بەداگرتنی ئاڵای کوردستان چاوەڕوانی هیچ لەم حکوومەتە نەکە چونکە ڕەوا دیکتاتۆریەتە. هەروەها کاروان هەڵەبجەیی ئەڵێ تکایە باسی ئەو قوتابیانەکە کە پارساڵ دەرچۆن مەسرفیان بۆ کوێ ئەن کۆمەسیریان بکەچێ سەرنجێکت لە بەرچاوە گرینکای کاروان. عەبدولکەریمان لەگەلە لە شاری هەولێر لەسەر بابەتێکی خۆی ئەوێ قسە لەسەر بکە. کاک عەبدولکەریم ئەم کاتەوە باش. چاوم باشی زۆر سپاس فەرموو. کاکە وەڵی نووری مالیشی شتێکی غەڵەت دەکا لەسەر ئاڵای کوردستان. بەڵێ حقا حکومەتی خۆمان قبول نەکە ئەو شتەی. بەڵێ ئەو شتە قبول نەکە کە هەمووی شەیدەکانە ئەو ئاڵایە ئی کوردستانە. بەڵێ سپاسی هیواداری حکومەتی هەرێم دەکا بەجواب لەسەر ئەو مشکلەیە و باڵایەکە هەبوونی لە هەر کوردستان لە هەر جێیەکی لە دەوڵەتە عارەبیەکان ئینشەڵا لە بەغدا و لەوانە هەر ببینێ ئینشەڵا ئاڵای کوردستان. بەڵێ باوکی محەممەد لە خانەقینەوە لەگەڵمانە. باوکی محەممەد ئەم کاتەوە باش. شەو باش بەڕێزم. باشتر بۆ جەنابەت. زۆر سپاس بۆ تەلەڤیزیۆنەکەتان. سپاس بۆ جەنابێشت فەرموو. بەڕێزم من لە خانەقین و قسە دەگەڵەکەم. زۆر خۆشحاڵین. براگۆرەی ئێمەی بە حقیقەت مەسەلەی ئەم ئاڵای کوردستانە ئێمە لە زوو ئیهانە ئەکەین لەلایەن عەرەبەوە. بەڵام سەرڕای ئەوەش بە حقیقەت ئەحزابەکانی ناو خانەقین ئەحزابە کوردەکانی خۆمان بە شێوازێکی باش ڕویان لێ نەکردنەوە. ئەچیتە هەر داواییدێک بۆ هەر ئیشێگەچی داوای هەر شێگەکەی کاکەیان ئێوە وەزعتان یەکلایی نەبووتەوە. ئێمە ناتوان هیچ کارێکتان بۆ بکەین. يعني سەرڕای ئەو هەمە بەڵام ئێمە داواکەین لە قەیمقامی خانەقین نە مەسئولەکان بە شێوازێکی تاو لە هەموو داوایرەکان ئاڵای عێراق بێن نەخوارەوە. بە حقیقەت ئێمە دوێنێ بینیمان لە تەلەڤیزیۆنەکەی ئێوە لە دۆک ئاڵای عێراقیان داگرت بوو بەڕاستی زۆر دڵخۆش بووین زۆر بۆ دڵخۆش بووین. بەڵێ باوکی محەممەد لە کوردستان بەشێکی گشتەیەکە لە بیداتی بەرنامەکە سێرت کرد بێ چەندین کەس هەستی خۆیان هەستێکی پر نەتەوایەتی و جۆشە خۆشی خۆیان لە بەرامبەر ئاڵای کوردستان لە بەرامبەر ئەو ڕەوشێکەوە تێدا نیشاندا. ئەو هەڵوێستەی خەڵکی کوردستان بەڕای ئێوە خانەقینیەکان تا چەند کاریگەری لە سەرمایە و لە ئێستادا ئاڵای کوردستان لە خانەقین ڕێژەی ئاڵای کوردستان بەرزکردنەوەی ئاڵای کوردستان لە دام و دەستگاکان لە شوێنە گشتیەکان لە چه ئاستێکدایە؟ واللهی ئەتوانە بڵێم بە شێوازێکی تەواو ڕۆحی کوردایەتی لەگەڵی خانەقین تەواو زیادی کردەوە. من خۆم قەرارم داوە هەر لە بەیانیەوە لە سەربانی خۆم ئاڵایەکی کوردستان هەڵباسم. ئەی ڕەتفعێلی شوێنە پەیوەندیدارەکانی تری حکوومەتی عێراق وەکو دام و دەستگا ئەمنیەکان پۆلیس ڕەتفعێلیان چیە لەسەر ئەو بڕیارەی خەڵکی خانەقین و ئیدارەی خانەقین؟ بەڵێ بەڵێ وڵێ وەکو مەسەلەی ناو خانەقین ئێمە بە حقیقەت یعنی حکومەتی هەرێم هەندێک ئیشوکاری بۆ کردوین بەس وەکو مەسائلی تر یعنی بە تەواوەتی نهاتون بەدەمانەوە شێوازێکی تاو ینی ئەو شتانێکی ئێمە داوای ئەکەین لەوان بەڕاستی من خۆم یەکێکم لەو کەسانەی بە حقیقەت ئەگەر بەیانی بڵێن ئێمە کێشەیەکمان هەیە لەگەڵ عەرەبا پێویستیمان بە خەڵکێک هەیە بە شێوازی خوێن بە شێوازی چەک دیفاع بکەن لەم خاکە من یەکێک لەو کەسان لە پێشەوەیان ڕۆمە پێشەوە بە شێوازێکی تاو. بەڵام ئێمە حەزەکەین ئێستا بۆ نمونە بەسیترین نمونە ئەو ڕۆژە سەرۆکی هەرێم کە هاتبوو ناو خانەقین یعنی ئێمە وەکو ئاگاداری هەموو شارع و ڕێگەوبانیان هەموو بەست بوو هەموو ڕێگەوبانەکانە بەست بوو بەس ئەمە داوا ئەکەین ئەم خەڵکە کە چەندێ بەجۆشە بۆ مەسئلەی کوردایەت و بۆ ئاڵای خانەقین حەزەکەم داواش بکەن لەم حکومەتە کە بە تەواوەتی ڕوویەک لەم خەڵکە بکاتەوە. وەڵڵی خەڵکی خانەقین زۆر خەڵکێکی بەدبەخت و کەم دەرامەتی تایە. بەس ئەمەدا ئەگەر مەجال هەبێت مەسئلەیەک مشکلەیەکمانە کێشێکمانە لە خانەقین ئێمە کێشێکمانەیە مەسئلەی کارەبای خانەقین ئێمە ماوەیەک کارەباکەمان ڤۆڵتێکی زۆر کەمی هەبوو. ینی هەموو ماڵێک لە خانەقین نزیکەی 400-500 هەزار دینار بەس قەرزاری کارەبایە. من کێشەکەم هێنایە سلەیمانی بۆ لە مدیری داری کارەبای سلەیمانی وتی کاکە ئەمە عایدی خۆتانە عایدی لای ئێمە نییە. ئەیوتم ئێمە پۆسوڵەکەمان نووسراوە سلەیمانی لەسەری بۆچی پارەکە تەسلیمی خانەقین بکەین؟ وتی کاکە من کێشەکەی لای خۆتانە داواکەین لە جەنابتان لەم بەرنامەی جەنابتان بەشکەم بە دوای ئەم ئیشەیە بڕن بۆمان. بەڵێ باوکی محەممەد سەرنجەکەت گەیشت فەڕیدونمان لەگەلە لە شاری کەرکووکەوە. کاک فەڕیدون ئەم کاتەوە باش. هەموو کاتێکەکە سپاس دەکەم جانی من. فەرموو. سەرەتا من دەستخۆشی لە هێنارتیەکەم بەڕاستی ئەمە شتێک نییە کە ئێمە بچین خۆمانی لێ بزینەوە. من وەکو کوڕی شەهیدێک نەک ئامادەیم تایە بۆ ئاڵای کوردستان بۆ ناوی کوردبوونی خۆم ئامادەیم تایە
باوکم شەیدە صاحبی 32 ئەنفالم ئامادەیم تایە خوێنی خۆشم و مناڵەکانیشم لەسەر و ئاڵایەدا بنم بەڵام یەک شت ئێمە بیرمان نەچێت ئێمە وەکو کورد لە کەرکووکە بەڕاستی بەرپرسە کوردەکان زۆر کەم تەرخە من نمونە من بچووکترین نمونە بدەم لێرەوە بەڕاستی زۆر داوای لێبورد نەکەم لەبەرەوەی لەوانەیە من کەسێک نەبم لە ئاستی ئەو بەرپرسانەی کەرکووکە بم بەڵام پێش ئێستا بەرپرسی شوونی داخلی هەموو عێراق هاتە شاری کەرکووک هەموو کەرکووکی داگیر کرد تەنانەت گەڕەکە کوردیەکانیش مەفرەزەی دانا من ئێمە کێشەمان نییە لەمە قانون باوکی هەموومانە ئێمەمان قبوڵە بەڵام کاتێک کە چووە مووسڵ لە مووسڵ پێیان ڕاگەیان نابێت لە 2 سیارە زیاتر بێتە ناو شارەوە مدیری شوون داخلی هەموو کەرکووک عەقید محەممەد بووە بەبێ ئەوەی نازانم تا چەند ئاگایان لێ بووە ئاگایان لێ نەبووە ئەگەر شتێکی سیاسی تیا بووە گۆڕانکاریە کراوە ئەمەیان دەسەڵاتێک نییە مە لەگەڵ سیاسەتا هەمومان لەگەڵ سیاسەتا ئاڕۆین مشکیلەمان نییە یەکڕایی هەموو حزبەکانمان پێ قبوڵە ئەگەر ئێمە برایەتی قبولکەین ئەبێ ئەوەشمان قبول بێ ئەوانیش بەرپرس بن و ئینەکانی ئێمەش بەڵام ئێمە وەکو کورد لە کەرکووکە تا ئێستا بچووکترین شتمان بۆ نەکراوە چیمان بۆ کراوە لە کەرکووکە ئێستا نووری مالیکی پێش بەڵێ کای فڕیدون تۆ وەکواڵی ئێمە بووکێ لە کەرکۆی پارێزگاری کەرکۆیکی کووردە زۆر لە دام و دەستگا فەرمیەکان لە ئاسایش لە پۆلیس لە دام و دەستگا خزمەت گوزاریە گشتیەکان هەمووی کوردن بۆ تا ئێستا بۆیە چی نەکراوە و کورد لە کەرکۆکی بەڵێ من سپاس دەکەم گیانەکەم لەوەتەی دکتۆر نەجمەدین هاتووە من ڕێزم بۆی هەیە برای گەورەی منە و کاک عەبدوڕەحمانیش لەبەرەوەی ئەو کەسێکە لە پێشێمەوەیە شت کراوە من ناڵێم شت نەکراوە ئێمە باوەنە ڕەشبین نەبین بەڵام ئەو شتێکەوە کراوە لەو ئاسەیانە کە کورتایە بووە فەرمووی ئێمە 36 ساڵ ئێمە تەحدامان لێکراوە لە کەرکووکە ماڵمان باوکمان کوڕمان برامان کچمان ژنمان ئیتر بە هەموو شێوازێک ئێمە تەحدامان لێکراوە ئێستا ئێمە گەیشتوینەتەوە ئامانجەی فەرمەوە لە 2023ەوە ئێمە گەیشتوینەتە ئامانجێک کەیتر ئێمە حکوومەتی خۆمانە هەموو بەدەست کوردەوەی عفوم کە یارمەتی بدەی بەڕێزەکەم خەڵکێکی زۆر لە سەرێ پەیوەندی کرد بە کورتی بەدەست کوردەوەیە یعنی کوتلەی کوردستانی ئەوەنەیان پێ ناکرێ ڕەدی بڕیارێک بدەنەوە کە بڕیاری سەرۆکی عێراقە مەسیری هەموو عێراق ئینەکات بە ئێمە بڵێ وەڵا ئاڵاکەتاندا بگرن وەڵای بە خوێنیش وعد بێ من لە بەیانیەوە ئاڵایەکی کوردستانەکەمە بان خانۆکەمە کوڕەکەشم نانیێرم بۆ مەکتەبەگەر ئاڵای کوردستان لەبان قوتابخانەکان نەبێت سپاس دەکەم و دەستخۆشیتان لێ سپاس دلێرمان لەگەلە لە بەستۆرەوە کای دلێرم کاتەوە باش هەموو کاتێک باش جانەوە کاتە باش برم زۆر سپاس فەرمۆ باشی جانەکەم کاکە بابەتەکەیمە لەسەر ئەفسەرانی جێشی عێراق ئەفسەرانی سوپای عێراق بەڵێ فەرموو سەرنجەکەی خۆت بگەێنە بەڕاستی ینی زۆر ئەو ئەفسەرانی لە سوپای عێراقن زۆر مەغدورن هەتا ئێستا بە تایبەتی لەلایەن وەزیری پێشمەرگەوە بۆ نمونە ئێستا لە ئەمرەوە 7 ساڵە لە کەرکووک دەوام دەکەم لە سوپای کەرکووک لە فڕقەی 4 من دوای هاتینە سەر فڕقەی 12 ئێستا معقولە یعنی چەند جارم تادید کرایمە ئەمەوێ کاکەمەوێ بگەڕێمەوە سەر هەرێمی کوردستان ئێستا وەڵارێ إلى مقابلة وزيري يعني همو واسطة يعني نازن رول تشيف كين براستي حتى يستوى حفصة لم دوام دكم حتى يستوى بارتي الزوين في ندري حتى يستوى من لكريتي دانش ما خطوة معقولة وزميلة ووجدانة بەڵێ کاک دلێر هیوادارین چێنە پەیوەندەرەکان جێرە سەرنجەکانی تو بە هەلگوتمان لەگەلە لە چومانەوە کاک هەلگوتم کاتەوە باش کاکە کاتە باش زۆر سپاس فەرموو سپاس کاکە کار پرسیارێکم هەیە بەڵێ هەر لەسەر مەوزوعی پێشمەرگێ بەڵام بڵێن ئەمە وەزارەتێکمان هەبوو لە کابینەی پێنجبەنای وەزارەتی پێشمەرگام وەزارەتی ژینگام وەزارەتمان جیاواز بوو لە وەزارەت پێشمەرگە بەڵام دوایەوەی کە کابینەی پێنجەما و کابینەی شەشات وەزارەتەکەمان تێک چوو ئێمە گەڕاینەوە سەر وەزارەتی پێشمەرگە لەو کاتێک کە وەزارەتیشمان هەبوو بە ناوی وەزارەتی ژینگە هەر موچەکەمان لەسەر وەزارەتی پێشمەرگە بوو کەچی ناوەکەشمان لەسەر وەزارەتی ژینگە بوو ئێستاش ئالی ئازر وەزارەتمان هەیە لە عێراق بەڵام لە ناو هەرێم وەزارەتمان نیە و لە کابینەی شەشیش وەزارەتی نوێ دانەنراوە بە ناوی ژینگە هەتا ئێستاش معاشەکانمان لەسەر وەزارەتی پێشمەرگە وتم ئەگەر بە دوواداچوونێک بۆ ئەم بابەتە بکەن زۆر سپاس باشە کاکی هەلگۆر سەرنجەکانت گەیشتن هاوکارمان لەگەلە لە بازیانەوە کاکی هاوکارم کاتەوە باش براگۆرەکەم فەرمۆ براگۆرەکەم سەبارەت بە ئەو برادرش باسی کاک محەممەد باسی مۆلی داهلیەکان بەڵێ
والله من حزمك توريك أنا بس والله أو برادرش وروج تلفون ممكن بو جنابشتان وتان برنامجي تایبەتی بۆ دەگیان لە هەوا بەشی هەواڵە دایە بەزێنین بەڵێ بە حەقەت مۆلیدالیەکان بڕی دوو هەبوو ئەمپێرێک 2000 نار لە ماڵانە سەنن ئیدی ماڵی چەند ئەمپێری هەبێت ئەوە پارەی دێتەوە بەڵێ کاک هاوکار کەواتە ئەگەرم کێشەیە هەیە شوێنە پەیوەندیدارەکان هەیە ئایا ئێوە وەکو هاوڵاتی سەردانی شوێنە پەیوەندیدارەکان کردووە یان خۆت خاوەن موالیدالیەکانتان ئاگادار کردوتەوە لەوەی کە ئێستا ڕەوشی کارەبای نیشتیمانی زۆر باش بوو تا ئێستاش کە موالیدەی ئەهلیەوە سوود لێ نابینن پارە لایەوە وەرەگرێ والله من بحقد وقو خم برادرك ما عندهم كوميتي وجد الري كوميتي كويت معظم من نحش ولا انا هذا كذبت نحي بازيان والله بحقد بريدو هبوا مسلو باري يعني لقل اول شا كدو هزانا لما لا سنن لقل اول شا بو اغداري ايوا بري سي كاجمير غازوي يمود ابين كدو تحمل اللي كان اي ام غازت شيلي اكن هل دي فروشنو باري لهولاتك نسن كاكا يعني بحقد او بس مزيات اللواء قينا قدو هزار نارك اللي هبوها امبير اللي حولاتي سنن بلام اي غاز ويلك شي لي كان بەڵێ بۆ ئەنە گەڕێتەوە بەڵێ وادارین شوێنە تایبەتمەندەکان لە بوارەیە جێ لە سەرنجەکانیەوە بێ کە بێگومانەوە چەندین کەسە لەم بەرنامەیەدا باسی کێشەی مالیدە هەلیەکانەکە ڕزگارمان لەگەلا لە شاری کەرکووکەوە کاک ڕزگار بەخێر بێتەوە ئەم کاتت باش بەڕێزم هەموو کاتێکت فەرموو دەستخۆشی لەو برا بەڕێزاناکەم کە پەیوەندەکان جاریکە وەرگدەوە داوای دوای خۆشمەکەم کە جارێکە بەشدارین کە حەقی ئەوانشم خوارد بەس تەوەری ئەمڕۆ کراوە بۆ حەزم کرد ئەو پێشنیارەکە تەوەرەکە کراوەیە حەزم کرد پێشنیارەکە خۆم بەرچاوکەم فەرموو لە خزمەتدان خزمەت لە منەوە سەبارەت بە محافظی تازە قسەم کردواتە پارێزگاری تازە بەڵام بە سەبارەت بە پارێزگاری کۆن یەک پێشنیاری بچووکمەیە ئەگەر جۆم لێ ڕاگەی داواکارین لە حکوومەتی عێراق و کوردستان هەیە کە پارێزگاری پێشووی کەرکووک بخەنە بەردەستی دادگا و نزاهە لێکۆڵینەوەی لێ بکەن بۆ ئەم 8 ساڵەی کەرکووک کەچی کردووە بە بەراوتی ئەو بوجانەی کە لە حکوومەتەوە ئاهات بۆ کەرکووک لێکۆڵینەوەی لە ڤیلا و خان و ڕوکنەکانی قاهیرە و کەرکووک و عێراق بکەن ئەوانەی کە عەبدوڕەحمانی محافظ کە هەیەتی قەنەعەت کاکە بلا کەرکووکی ئەمڕۆ کەرکووکی ئەم 8 ساڵە وەکو گوند و لادیەکانی ئەو دەوڵەتە نەوتانی کە نەوتیان هەیە کە دەوڵەتەکانی کە وەکو عێراق کەرکووک وەکو لادیە و گوندەکانی ئەو دەوڵەتانە وایە یعنی ئەم مەهی ئەو 8 ساڵە ناڵەنی ئەم دوو سەمانگە کە بەڕێزکاوی دکتۆر نەزمەندی هاتووە جا وەکو هەوڵاتیەک داواکاری لە حکوومەتی عێراق و کوردستان هەیە کە عەبدوڕەحمانی محافظی پێشوو بخەنە بەردەستی دادگا و لێکۆڵینەوەی لەگەڵاکەن کە بە بەراوتی ئەو بوجانی کە بۆ کەرکووکە هات بزانێت چی لێ کردو بۆ بەقەد ئەم دوو مانگە ئەم محافظەی نەکردەوە زۆر سپاس داوای بەڵێ سپاس حاکم نەجمەدین مان لەگەلە لە کەرکووکەوە بەڵێ حاکم نەجمەدین ئەلو بەڵێ فەرموو بەڕێزەکەم شەو باشتر بوو جەنابەت بەڕێزی من زۆر سپاس کاکەجیان زۆر دەجێنەویستم پەیوەندی بکەم بە ئەم ژمارەیەوە دەربارەی ئاڵای کوردستان و ناوچەدابڕاوەکان من مەسرد ناوچەدابڕاوەکان لە ساڵی 1970 لە شۆڕشەکەی مەلا مستەفایە ئەو کاتە مەلا مستەفا ڕێکەوت من بەڵگەم لە بەردەسایە ڕێکەوت لەسەر ئەوەی کە نیوە بەنیوە لەگەڵ کەرکووکە ڕێکەوت ئەو کاتە دوای شۆڕشەکەی ئاشبەتاڵی کردووەی کە نیوە بەنیوە ڕێکەوت دوای حکوومەتی بەغابەوە ڕازی نەبوو ڕژێمی سەدام ڕوخانی دەری کردو ڕۆی دووەم لەسەر ئاڵای کوردستان ئێمە بەرزانیش لە سیوێکی ئاب ڕێزم هەیە بۆی لەگەڵ ڕێزمە ژێشی عێراقی هاوردەوە بۆ نەهەولێر ئەو کاتەش لەگەڵ سەدام حوسێن ڕێکەوتونە دووەمش من نیگەرانم لەوەی کەوا ئێمە بە هاوڵاتی سۆرانی بە هاوڵاتی دەرەجوودا دوودان دراوە کە ڕێزم هەیە بۆیان بە سۆرانی ڕێن قوندەر ڕێزم هەیە بۆیان لەگەڵ ڕێزما بوویان بەڵام ئێوەش بەرنامەیەک ئەمە کاتی خۆی لەسەرەوە بەرنامەیەک لەسەر ئەمەش کاک حاکم ئەمە دیارە بەس سەرنجی خۆتە لەناو کۆمەلگای کوردیە ڕاستە شێوازاری جودا جودا هەیە بەڵام لە هەموو پارچەکانی کوردستان لە هەموو ناوچە کوردیەکان ڕێز لە ناو یەکتەرەگرن و ڕێز ئیرادەیەکی نەتەوەی هاوبەشی توکمە هەیە فەرم ئەوە من یەکێکم لە خەڵکی دۆکم لێرە بە شێوازاری سوڕانی بەو پەری ڕێزەوە قسە لەگەڵ دەکەم بەرەزەکە من لە دادگا نەوتمە عەرەبە نەوتمە کوردە نەوتمە تورکمانە ئەمە حیزب وەکو مناڵ وایە باوک چۆن مناڵ بەخێوە کات حیزبەکە وای بەخێو کردو بۆی ئەم دینانیان هەیە من خۆم زانیاریم هەیە لەبارەوە بە هەر حاڵ ئێمە واز لەو مۆزوعە بێنین
ڕێزم هەیەبەوە بەڵام لەلایەشی تر کەرکک پارتی سەوتی تیان نییە کەرککشی بدەیتەوە نایە ئەو 7,000 سەوتی یەکاکە لە کەرککە کەوا ناکە ڕۆبع کورسێک ئێمە لەوەتی حاکم بەڕێز پارێزەر نەزمەدین هاتووە کاک نەزمەدین بەڵێ هیچ بۆ کەرکک کراوە زۆر بەباشیش بۆ کەرکک کراوە کارەبا چاک بووە ئاو جادا هەموو شتێک چاک بووە بەڵام ئێمە کێشەکەمان لەسەر ئەوە نیە ئێمە کێشەکەمان لەسەر ئەوەیە ئەم سیستەمان لە بەڵێ دیارە پەیوەندی کاک حاکم نەجمەدین پچرا محەممەدمان لەگەلە لە زەڕایان کاک محەممەد دەم کاتەوە باش شەو باش بە قوربان باشتر فەرموو کاقی جامە لە زەڕایان و دەربارەی زیندانیانی سیاسی شەڕی ناوخۆ قسە لەگەڵاکەم تێبینی گلەیم هەیە لە کەناڵەکەتان کە تا ئێستا تەوەرێکتان نەکرێتەوە دەربارەی ئەو کەیسە ئێمە کۆمەڵە زیندانین کە تا ئێستا هیچمان بۆ نەکرا و پێشمەرگە بووین ئیسەر زۆربەمان هەر پێشمەرگەی لە ناڕێزەکانی پارتی وێکێتی و کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی ئیسلامی بەڵام بەداخەوە تا ئێستا هیچمان بۆ نەکرا و هیچ لایەنێکیش ئاوەڕی لێ نەداوینێتەوە اینجا داواکارم لە بەڕێستان کە تەوەرێکی تایبەتیمان بۆ بکەنەوە و بانگی چەند بەرپرسێک وەندام پەرلەمانێکی بکەن دەربارەی و کەیسەی ئێمە بەڵێ کاک محەممەد هیوادارین سەرنجەکانت گەیشت بن بۆ شوێنە پەیوەندیدارەکان تایبەت لەسەر پرسیەوە فەرهادمان لەگەلە لە شاری سلێمانی کاک فەرهاد ئەم کاتەوە باشی بەڕێزم زۆر سپاس بەڕێزم من ئەڵێم باش ئەم حکوومەتە ینی ئەوانەی کە زوو بەحسی بوون و لە شینی حزبی بەحسا بوون ئێسام کار بەدەستن من پێیان ئەڵێم ئەمانە خۆیان هەر بەحس خۆشیان کەواتم پێڵم بەحسین بۆیە ئەمەندە هاوکاری ئەو بەحسیان ناکەن من چەندەها کەس پێزانم کە ئێزەکانە پۆستی هەیە و بەحسیش بۆ و هەروە چەند قسەی ترم هەیە لە بەندیخانەی سێسەر پێمەگرون بەڕێبەری ئەو بەندیخانەیە ئەمەنە هاوکاری ئەو کەسانی کە بەحسی بوون جیرام لەوەکانە هاوکاریان زۆرەکە نازم ئەم کەسە خۆی بەحسیە من هیوادارم لە پێندەرەکان لێ کۆڵان ئەم کەسە خۆی بەحسیە بەڵێ کاک فەرهاد ئەگەر بە بەڵگەوە قسە بکەی بە بەڵگەوە قسەکەم من ینی بە بەڵگەوە قسەکەم ئەو کەسە نازم ئەو زۆر هاوکاریانەکە یان ئەو کەسانەی کە ئەمیری بەڵێ کاک فەرهاد بەس تکایە بەبێت تەشیرکردنەوە ئەو ناوزەڕاندن تکایە ئێمەش پێمان باشە قسە بکەی بەڵام بەبێ تەشیرکردن شتەکە حەقیقەتە دەیڵم خۆ من بوختانی بێ ناکەم بەڵام بەبێ تەشیرکردن تکایە فەرموو کاک فەرهاد گەندەڵی هەیە بڵم فاگت گەندەڵە ئەی بڵم هەمووی دای خەڵک هەمووی بدەم یان تا شخصێک بڵێ ینی ئەو شتا هیوادارم ئینکەن لە خەڵک بەڕێ بە خەڵدن ناوی با خەڵک بنە قەیچیەکە کاک فەرهاد ئەمە بەرنامەیەوەیە بەرنامەی مایکی خەلک بەرنامەی ئێوەیە لێرە وجودی من تەنیا خزمەتکردنیەوە وەرگرتنی سەرنجەکانی ئێوەیە بەڵام کە تو سەرنجی خۆش ڕابگەیەنی بۆ هەر لایەن و بەرپرسێکە توانی بە زمانی گوڕ ڕەخنە بگی ڕەخنەی خۆش جێگەی خۆ بگرێتەوە ئێرە مینبەرێکە بۆ ئێوە سەرنجەکانی خۆتان بە دەنگ و ڕەنگ و بۆچوون ئاڕاستە جیاوازەکان بگەێنن بەڵام لێرە مینبەرێک نییە بۆ تەشیرکردن بە هیچ کەسێک تکایە فەرموو بەڵێ من لەو بەندیخانەیە کەسێکەیە کە لە زمانی بەحسا هەل لەگەڵ بەحسا بوو ئێستاکانە بەرپرسە لەوەکانە باشە کە پلەی ڕایدا مقدمەشێکی وە مینەکەی باشە پێڵم بۆ لەوەکانە ئێستا هەر بەرپرسارمە بەڵێ کای فەرهاد سەرنجەکان گەیشتن سوپاس پەیوەندێکت محمودمان لەگەلە لە شاری سلێمانیەوە کاک محمود ئەم کاتەوە باش هەموو کاتێکی باش کاکە چۆنی بە قوربان باشی زۆر سپاس کە وەکو زیندانی سیاسی من دەدواری بەرنامەکە دەستخۆشی یەکەم بەشدارمێ بەشداری بکەم زۆر سپاس چاوی منی لەسەر ئەو بڕیاری کە مالیش دێرێکا ئاڵای کوردستاندا بگرێت مالیچێرە و مالیچەیە تاکو پێش 6 ساڵ 7 ساڵ لەمەوە پێش لە شاری هەولێرە وەکو معارەزە لەژێر دەستی سەرکردەکانی ئێمە ژیان بوون بۆ قاعدانی کە ئێستا لێ ئاڵای کوردستان داگرن یعنی بەڕاستی ئەم دوو سەرۆکەی ئێمە چیەکەن پیاس ناکەن ئەیان لە بەغاڵیان لە هەرێمی کوردستان ئەی بۆ قسە ناکەن یعنی چییان هەیە ئیمڕۆ ئاڵاکە داگرن معناوایە سقوط بۆوان بە هەموو کوردەکەن کەسەوە قبوڵ ناکە بە حەقەت یعنی بەڕاستی هەموو میلەتی کوردی ئێمە معارزی لەسەرەوە قەت نابێتە نەزول لەوە بکەن ماساو نەکەن بۆ عرە بەوە نەبوون هەموویان تا دنیا یەکتریان نەکوش مامزار نیڵە شەرکەوتە ناو ماڵانەوە بە پاچخواکە ناز یەکتریان نەکوش ئێستا ئاڵای کورداگرن و کورد ڕسواکەن ئەبێ شتێکی وا بکەن
ڕسوایانکەنەوە بەڵێ کاک محمود ئەو ناکۆکیە لە دێر زمانەوە هەیە ئەو ناکۆکیای لە بینی نەتەوەکانی ناوچەکە بە تایبەتی نەتەوەی کورد کە زۆڵم لێکراوی ترین نەتەوە لە بینی هەر چار نەتەوەی ناوچەکان هەر سێ نەتەوە سەرێکێکی فارس و تورک و عەرەب دابەش کراوە تا ئێستا ئەو ناکۆکیەکان ماوە بەڵام لە ئێستادا کە ئەو پرساتوتە ئاراوە نەکە و پرسە زۆر پرسیتر هەیە کە بە هەڵوەسڕاوی ماوەتە بەڵام مەسلەی ئالا قودسیەتی خۆی هەیە پێت وایە چ میکانیزمێکی ئالتەرناتیڤێکی تر هەبێت کە لە ڕێی دیالۆگەوە بەڕێیەکی تر ڕێیەکی ئارامتر چارەسەریان پرسگیرەکە بکرێت واللهی بەڕاستی ئەمان زۆر نەرمڕەون وەکو بەڕێزمام جەلال وە کاک مەسعود زۆر نەرمڕەون ئەوان بۆیە یعنی واشوگان هێڵ کێشەوە یعنی ئەگەر ئەوان بەو شێوازە و قسانەکان ئەمان ڕێدیان بنەوە یعنی باقەت ئێمە ڕۆژانە تەسهێمانەوە لەسەر ئەو ئاڵایە بە ملیۆنەها مالی ئەعدام کراوە چۆن شتی وا قبوڵەکەن یعنی ئامادەی لە پێناوی و خاکە خوێنی خۆمان بەخەکەن با یعنی ئەوە قبوڵ هەن ناکرێ ئەبەدەن ڕێدیان بنەوە بەڵێ شەڕەبێ با ببێت بەڵێ کاکی محمود سپاس دوا پەیوەندی ڕەجەب لاکرێ کاک ڕەجەب ێوەر باش ئێواری تۆ لە ئارامی دابی خۆشەوی سەرەجەب سورسی بۆ تۆ سپاس فەرموو بەڵێ منش باس لە تەورێک دەکەم کە هاوڕیان زۆربەی بیسەرەکان و بینەرەکان باسی لێوە دەکەن چەند ڕۆژەکە من لە تەلەڤیزیۆنەکە دانیشتم بەرامبەر شاشەکەدا زۆر لە بینەرەکان باسی لێوە دەکەن ئەویش لە ئاڵای کوردستان پێم وابێ ئەرکی یەکەم ئەرکی بەرپرسانە کە هەڵوێستن هەبێت هەتا ئێستا من نمبینیوە لێدوانێک بدەن یاخود سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکایەتی حکوومەت یاخود بەرپرسانی ترکە لە بەغدانە زۆربەی بەرپرسەکان کوردن کە لەوێ سەرۆک کۆماری عراق کوردە وەزیری دەرەوە کوردە هەتا ئێستا هیچ هەڵوێستێکیان نەبووە بەڵێ کاک ڕەجەبێکە سەیری ئەخبارەکان کرد بێ سەرۆکی پەرلەمانی کوردستان بە فەرمی لێدوانێکی داوە کە ئەگەر ئاڵای کوردستان لە خانەقین داگیرێتەوە ئاڵایەکی گەورەی کوردستان لەم ناوچانەدا بەرچێکرێتەوە لە زۆر لە ئەندا پەرلەمانەکان هەم لە پەرلەمانی کوردستان هەم لە پەرلەمانی عێراق لە دامودەزیەکانی تر بەرپرسەکانی تری فەرمی هەرێم و سیاسیەکان حتا کۆمەلگای مەدەنیش بەڵێ بەڵێ کاکەکارە پێم وابێتن بە لێدوانێک چارەسەری ئەم کێشەیە ناکرێت دەبێت هەڵوێست وەرگێتن هەڵوێستی بە ئیجابی کێشەکان چارەسەر بکرێت داواکاریان هەبێتن وە سەردان بکەن نەک تەنها بە لێدوانێک یاخود بە تشتێکی وانە چارەسەر ناکرێت پێویستە هەموویان یەک بگرن و تا سەرکەون سپاس بۆ پەیوەندێکت باڵێ بینەران دیارە زۆر سەرنجیدی کێشمان بۆ هاتووە لەسەر تۆڕی کومەڵاتی ئەڵێ زاهر ماجد ئەڵێ بەڕاستی نازانێت لەسەر چی قسە بکەی ئەوەندەمان کەمە کورتی زۆر مەگەر هەرخوا ڕەحەمان پێ بکە هەروەها دیار یاسین ئەڵێ داگرتنی ئاڵای عێراق لە گشت کوردستان تا مالێکی داوای لێبوردن لە خەڵکی کوردستان دەکات تکایە هەڵویستان هەبێ هەروەها چومان عوسمان ئەڵێ منیش لەگەر بچوونەکەی کایتوانم دەڵێ وەجبەیەکی تر ناو دێتەوە بۆ دامەزراندن وەک پاشکۆ ئایا ئەمە چۆن دەبێت و کەی دێتەوە چونکە ئەوانەیە کە وەجبەیەکیان پێشتر ناویان نەهاتوەتەوە بیمەی بێکاریان وەرگتووە ئەگەر ئەو نهاتوتە بیمەی بێکاری بۆ نابێت بکێشە هەروەها یونس حەسەنی شەڵێ ڕاستیەکان ئاشکراکردنی کەمە کوردیەکان و گەندەلیەکان بەڵام هیواداریم کارە باشەکانی حکوومەت باز بکرێن و گرنگیش بدرێت هیوای وەرگرتنی پێشنیارەکان باڵێ هەروە سامان کوردستانی ئەڵێت سەڵام من حەزەکەم بەرنامەیەکە لەسەر ئەو کەسانە ئەنجام بدەن کە بە کەشهادەیان نییە و تەعین نەکراون بەڵێ بینەرە بەرزەکان یاسین ئەنکۆ یاسین حەسەن حەزەکەم پێشنیارەکەی جاب دەمەوە ئێمە کۆی زانیاری و کوی پێشهاتەکان لەسەر ئەرزی هەرێمی کوردستان بەبێ جیاوازی هەموو ڕاستەکانی مە بەڵاوەکەینەوە تا سبینێ هەوکارم شڤان عادل لە بابەتێکی تازەتر لە خزمەتیە بگاتەوە هەر شاد و بەختەوە بن دەم باش.